داک و باب منداڵەکانی ئامادە بکاتن بۆ تەندروستیشی چاک بەرەو پێشبوونی زانست. یەکەم دەبی ئەرکی قوتابخانەی دۆ جێبەجێ بکاتن پەیڕەوی بکاتن و ڕێکوپێک بێنێتر بۆ قوتابخانە. دووەم دوورکەوتنەوە لە یاریە ئەلکترۆنیەکان. سێمیان زوو خەوتن. شتا هەری باش ئەنو لازمە ئەهلی مرۆڤ ژێرە حازر بکەن ئەنو جۆوی ناکێ جۆوی حازرکن جۆوی خوێندنێ بۆی ناکێ هەبێ بەرگەجەو نەبێ خوێندن هەرچێ نابێ و یعنی ئەمە چ لازم بێ بۆ هەبێ لازمە بکرن لازمش بۆ ناکە بینن ژبەرەوە خوێندن مستەقبەلە. پێویستە دایک و باوکان هاوکاری مناڵەکانیان بن بۆ خۆ ئامادەکردن بۆ خوێندن بە دووریان بێخن لەو شتانەی کە مۆبایل و لاپتۆپ و ئەو شتانە بە دووریان بێخن لەوانە و لە ڕووی پەروەردەکردنیش زۆر ئەساسە لە قوتابخانە مامۆستایان پەروەردەی قوتابەکانیان بکەن. دایک و باوک پێویستە ئامۆژگاری تەڵەبە بکەن هەڵس و کەوت و بە داداچوونەکانی قوتابخانەدا. ڕۆژانە پێویستە مڕاجعەی تەڵەبە بکرێ ئایا چی خوێندیە چی وەرگرتیە چی دانە ئەوانە هەموو دەبێت بە ئاستی داکرێت.